ئەزیزان سڵاو خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەی ڕاڤا بە دیدارتان شاد دەبین. تەوری بەرنامەکەمان هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ بەردەوامیدان بە پرۆژە خزمەتگوزاریەکان و سەرباری قەیرانەکان هەوڵدان بۆ دروستکردنی ژێرخانێکی باشتری دارایی و سیاسی و کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان. ئەم تەورە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک بارزان حامید چاودێری سیاسی. کاک بەرزان بەخێر بیت و خۆشحاڵین. زۆر سوپاس. کاک بەرزان بەردەوامیدان بە خزمەتگوزاری گشتیەکان و لە پاڵیشیا کارکردن بۆ کۆمەڵێک پرۆژەی استراتیژی کە بە پرۆژەی ژێرخانی هەژمارەکرێن لە سەردەمی کابینی نوێی حکوومەت هەرێمی کوردستان وەکو درێژەدان بەو ڕەوتەی کە کابینەکانی تری حکوومەت کاری لەسەر کردووە کە بەردەوام بە دیوێکدا هەوڵدان بووە بۆ فراوانکردنی شارەکان، باشترکردنی خزمەتگوزاریەکان، دابینکردنی خزمەتگوزاری گشتیەکان و لە پاڵیشیا کارکردن بۆ دروستکردنی پرۆژەی استراتیژی، پرۆژەی ژێرخان. ئەوەی لە ماوەی ئەو 4-5 ساڵی ڕابردوو بینیمان لە دروستکردنی ژمارەیەک بەندا و لە دروستکردنی ژمارەیەک ڕێگای نوێ، لە دروستکردنی کۆمەڵێک پرد و بەرزە پرد و بەستنەوەی شار و شارچکەکان بە یەکتر و یعنی جوهدێکی باشە بوو سەرباریەوەی کە دۆخێکی دارایی خراپ هەبوو، سەرباریەوەی کە گەمارۆیەکی بە ئەنقەست و ئاشکرا و سیاسی هەبوو. بەڵام هەرێمی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان ملی نەیە بۆ ڕێگریانە بۆ ئەستەنجانە. پێم خۆشە جەنابەت هەم وەکو چاودێرێکی سیاسی و هەم ساڵانێکیش ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لە نزیکەوە کارکردن لە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی دیدگای جەنابەت ڕوونترە. پێمان خۆشە لەو ڕوانگەیەوە ئەگەر بۆچوونەکەت هەیە. بەڵێ زۆر سوپاس. دیارە کابینی نوۆی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی کابینەیەک بوو لە ئانووساتێکا دەست بەکار بوو کە بەداخەوە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەکەەوە ئەو پەتا نەگریسە جیهانیا ڕووی کردە ناوچەکە و هەرێمی کوردستانیشی گرتەوە کە هەموو جموجوڵی بازاڕی پەکخست و بەرگرانیەکی زۆری لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست کرد. خۆی بە خۆی لەو کاتەیە ینی بە توانین بە جۆرێک لە جۆرەکان بڵێ ژیان وەستا، بەڵام کابینەی نۆ نەوەستا لە کارکردن لە خزمەتگوزاری لە دابینکردنی ئەو پێداویستیانەی کە لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەکەەوە ڕوبەڕێی ئەم کابینەیە بوویەوە. سیما و خەسڵەتێکی تری ئەم کابینەیە بەڕاستی ئەوە بوو کە دەستی بۆ کارێک برد کە کارێکی تاڕادەیەکی زۆر مەحاڵ بوو، ئەویش پرۆسەی یاسای چاکسازی بوو لە هەرێمی کوردستان کە بەم پرۆسەیە کە ئێستاشی لەگەڵ بێ بەردەوامە، چونکە بە خۆ دەزانی پرۆسەی چاکسازی پرۆسەیەکی درێژخایانە و سیستەماتیکە و پێویستی بە کاتەیە و پێویستی بە داتا و بە وردبینی هەیە. لەم ڕۆژەوە ئەم حکوومەتە جیاوازیەکەی ئەوە بوو بەڕاستی ئەم کابینەیە کە ئەم پرۆژەی ڕەشنووسی با بڵێین یاسای چاکسازی خستە پەرلەمان و لە پەرلەمانی کوردستان سەرەڕای ئەو هەموو ئاڵنگاری و گیر و گرفتانی کە بۆی دروستەکە، بەڵام تێپەڕی و دەنگی لەسەردراوە ئیستا لە بواری جێبەجێکردنایە. سەرباری ئەوە کارێکی تری ئەم کابینەیە ڕاستیەکەی ئەوە بوو کە هەوڵی فرێچەشنەکردنی داهاتی هەرێمی کوردستانیدا کە ئەو دوورتر و وردبینانەتر بۆ بابەتەکەی ئەڕوانی کە مەرج نییە ئێمە تاسەر نەوتی خۆمان بەکاربێنین و پێویستە ئێمە داهات فرەچەشنە بکەین لە بابەتی کشتتوکاڵی و لە بابەتی گەشت و گوزاری و لەو بابەتانی ترکە داهاتیان تێدا دەسەکەوێ بۆ هەرێمی کوردستان. لەمەشا دیسان جارێکی تر سەرکەوتوو بوو بەوەی کە ئێمە بینیمان لە چەند مانگی ڕابردووە بەرهەمی جوتیارانی کوردستان هەم لە هەڵەبجە هەنار نێرایە دەرەوە و لە شارەکانی تریش ئەوەی پێویست بوو نێرایە دەرەوە و کاری شەکرێ بۆ ئەوەی کە ئەم پرۆسەیە بەردەوامی هەبێت. سەرباری ئەمانە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نۆ کۆمەڵێک گرفت و دیسان ئاڵنگاری تری لەلایەن حکوومەتی فدراڵیەوە بۆ دروستکرا و ئەم گیر و گرفتانە هەر لە نەناردنی موچە و بودجەی هەرێمی کوردستان و هەم لەو هەموو با بڵێین بە جۆرێک لە جۆرەکان ڕێگریکردن لە بەرتەسکردنەوەی کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و تا ڕادەیەک
لە بەرتەسکردنەوەی ئەو دەستکراوەی کە هەرێمی کوردستان هەیەی و بچووکردنەوەی قەبارەی هەرێمی کوردستان کە بەداخەوە کاری لەسەرەکرێ و ئەوەی کە نوێنەرایەتی ئەوەیە کرد خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو کامیشە بەخۆی و بە تیمەکانیەوە لە بەغدا لە کارا بوو و تا کارگەیشتە ئەوەی کە توانیان ڕێکەوتنیەکی هەمەلایەنی تونگ و تۆڵ بەڕاستی لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان واژۆ بکرێ بەداخەوە وەک پیشەی هەموو جارێک ئەوەی کە ڕوو ئەدا لە بەغدا ئەوە نییە کە ڕێزگرتن بێ لەو ئیمزا و واژۆیانەی کە لەگەڵ هەرێمی کوردستانێکن چونکە ئەوەی کە چاودێری هەنگاوەکانی ئێستای حکوومەتی عێراقی بێ باش لەوە حاڵی بووە و تێگا کە ئەجێندایەکەیە بۆ ئەوەی کە هەموو ئەو ڕێکەوتنانی کە کراوە بە جۆرێک لە جۆرەکان ڕێکەوتنەکان نەچنە بواری جێبەجێکردنەوە بابەتی بودجێ هەرێمی کوردستان ینی زۆر بەرجەستەیەوە لە بەرچاوە کاتێکە تیمەکانی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقی و لەگەڵ وەزارەتی دارایی و لەگەڵ وەزارەتی نەوت و لەگەڵ خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی گفتوگۆ کرا و هەموو ئەو بابەتانە بەڕاستی گەشتە ڕێگە چارە و چارەسەرکردن بەڵام کاتێک کە دێتە سەربابەتی بودجێ هەرێمی کوردستان ئەوان بۆ خۆیان چەند بۆ مێچاندانا بوو لە ناو ڕەشنووسی یان با بڵێن پرۆژەی بودجەی ساڵی 2023 و 24 و 25 بۆ ئەو چەند ساڵی کە با بڵێن دەنگی لەسەردراوە پەسەند کرا بەڵام بەداخەوە دیسان لەوێ بە بیانی جۆرا و جۆر شایستەکانی خەڵکی هەرێمی کوردستانیان بڕی ئەمانە هەمویان بارقورسی بوون لە سەرشانی کابینەی نۆ بەڵام کابینەی نۆ بەردەوام بوو لە سەرکارەکانی و بەردەوامە لە سەرکارەکانی بۆیە زەحمەت و قورسە بەڕاستی لە ناو ئەم هەموو تەنگەژە و ئاڵنگاریەی کە دروست کراوە لە هەرێمی کوردستان ئەم کابینەیە ئەتوانێ ئیدامە بەکارەکانی بدا و بەردەوامە لە سەر بابەتی چاکسازی و بەردەوامە لەسەر گەیاندنی خزمەتگوزاری بۆ شار و شارچکەکانی هەرێمی کوردستان خۆی بۆ خۆی بەڕاستی کارێکی قورسە بەڵام دیارە ئەو لایەن و هێزەی کە لە پشتی کابینەی هەرێمی کوردستانەوەیە خۆی بۆ خۆی ڕۆژگاری زۆر سەختتر و قورسری لەمە دیوە بۆیە لەگەڵ بارودۆخەکە هەڵی کردو و تا ئێستا هێناوێتی کاک بەرزان ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمی ڕاگەیاندنی کابینەی ینی کارنامەی سەرۆکی حکوومەت و کارنامەی ئەم حکوومەتە کارنامەیەکی دەوڵەمەند بوو ئەوەی کە جەناب بەشتا ئاماژەت پێکردەوەی کە حکوومەت هەوڵیاوە سەرچاوەکانی دارایی فرەچەشن بکە ئەمەشە بخۆی بەڕاستی هەر قۆناغێکی گرنگ بوو لەوەی کە هەرێمی کوردستان زۆر جار جەنابتان لە ناو ئەنجومەنی پارێزگاکانەوە پسپۆڕانی بواری دارایی ئەوانەی لە بواری کشت و کاڵ و گەشتیاری کارەکەن لە زۆر بواری دیکەی بزنس و بازرگانیا گلەی و گازندەی زۆر هەبوو لەوەی کە هەرێمی کوردستان وەکو عێراق یان وەکو زۆرێک لە دەوڵەتانی ناوچەکە زۆر سەرنجی لەسەر نەوتە لەسەر غازە لەسەر هەناردەکردنی ئەو کاڵە سروشتیانەیە نەگەوەی کا لە ناوخۆ کار بکرێ بۆ وەبەرهێنانی جیاواز ئەوەی لە ماوەی ئەو 3-4 ساڵەیە بەری کەوتین دروستکردنی ژمارەیەک بەنداو بوو کە جەناب دەزانی بەندا و ژمارەیەک سوودی جیاوازی هەیە ینی سەرباری ئەو ڕێگریانە دروستکردنی کۆمەڵێک بەندا و خوێنەوەی تۆ چییە بۆی لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند مهتەمە لەوەی کە ئەوێت ئەو ئەستەنگانە تێپەڕێنێت و ئەو گوشار و فشارە زۆری کە لەسەرەتی بەڕاستی کار لەوە نەکاتیان نەهێڵێت تەواوی پرۆژەکەی پەکبخاب بەلای کەم بەشێکی گەورە لە کارنامەی کابینەی نوێم جێبەجێ بکرێت بەڵێ خۆی ئەوە بوو ینی دروستکردنی بەندا و لە چوارچێوەی گەشەدان بە بواری کشتتوکاڵ لە کابینەی لە کارنامەی کابینەی خوێندنەوەی کارنامەکە یەکێک بوو لەو بابەتانەی کە سەرۆکی حکوومەت تیشتی قستە سەری وتی کاری بۆکەین و بالفعل کاری بۆ کرا و لە ماوەی دەست بەکاربوونیەوە تا ئێستا چەند بەنداوێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دروست کراون و ئومێدەوارین ئەو بابەتە لە منتیقی شارباژێڕیش کە چەند ساڵێکە بەڕاستی لەوێش بەنداوێک بڕیاری لەسەردراوە بەڵام تا ئێستا نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە بۆ خەڵکی سنوورەکەش منوک و ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە چەند جار داواکاری خەڵکی ناوچەکە و ئیدارە و بەڕێوەبەرانی منتیقەکەمان بۆ هاتووە ئەوەش دیسان
بچێتەوە بەرنامەی کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی خەڵکی ئەم سنوورەش لەو بابەتە بێبەش نەبن. خۆی بۆ خۆی ئەوە هەنگاوێکی گرنگە بۆ پێی کە وەکووتمان مادام فرە چەشنەکردنی بابەتی داهاتە دیارە لە دوای نەوت ئێمە کشتتوکاڵمانەیەوە چەند زەویەکی بەپیتمانەیە لە هەرێمی کوردستان و ئەم زەویانە ساڵانە ژمارەیەکی زۆر ینی ئەگەر خەڵک کێشەی ئەوەی هەبێ کە زەویەکەی بەرهەمی بۆ بەدینایی ئێمە کێشە ئێوەمانەیە کە بازارمانیە بۆ ساختکردنەوەی ینی کاتێک جوتیارێک لە شارە زۆر لە دەشتی هەولێر لە ڕانیە لە گەرمیان گەرمەکەی دێتە بەر هەم ینی لە خەمی ئەوایە کە حکوومەتی عراقی لێ وەربگرێ نەک پێی بڵێ من بڕی ئەو نەتەنەت لێ وەرەگرم بۆی دیاری بکە. ئێمە ئەم گیرروگرفتمان بۆیە شانبەشانی بەنداوەکان ئەتوانین بڵێین دروستکردنی ئەو سایلۆ گەورانەیش خۆی بۆ خۆی کە ئێستا لە کاتی قسەکردنی ئێمە لە پارێزگای هەڵەبجە سایلویەکی گەورە خەریکی بنیادنانن ئەمە خۆی بۆ خۆی بۆ چییە؟ بۆ کۆکردنەوەی ئەو بەروبوومی جوتیارانەیە لە سنوورەکەەوە بۆ ئەوەی بە نرخێکی کەم نەفرۆشتێن ویان خراپ ببن بە شێوەیەکی زانستی هەڵنەگیرێن لەو شوێنانە کە پێشتر بەڕاستی ئەمانە نەبووە. لاکردنەوە لە بابەتی بەندا و لە بابەتی پۆند و لە بابەتی ئەوانەی کە پێویستە بۆ گەشەکردن و گەشە سندنی بواری کشتتوکاڵی لە ئامێرەکانی کشتتوکاڵ و لە هێنانی سەماد و لە هاوکاریکردنی جوتیاران بەوەی کە بتوانن دەستکراوە بن لەوەی کە سوود لە هینەکانیان نەک بەتەنیا حتا لە دروستکردنی خانووی پلاسیکی بۆ ئەو جوتیارانەی ترکە ئیسا خۆشببختانە بەشێکی زۆر لە سنووری پارێزگای سلێمانی ئەتوانین بڵین بەتابەتی لە دەوروبەری قەزای بازیان و ئەوانە دەستکراوە بەوەی کە ژمارەیەکی زۆر بەیتی پلاستیکی لێیەکە ئەمانش خۆیان بۆ خۆیان ساڵانە بەرهەمێکی زۆریان هەیە لە ڕووی بابەتی کشتتوکاڵیەوە. بۆیە ئەم شتانە ینی کۆمەڵێک ڕایەڵەن کە حکوومەتی هەرێمی کوردستان بەبێ ئەوەی یەکێکیان پراوێست بخە شانبەشانی خزمەت گوزاریەکان گەاندنی خزمەت گوزاریەکان سەقامگیرکردنی بابەتی ئەمنی و دابینکردنی پێداویستی کشتتوکاڵی و گەشەدان بە بابەتی گەشتیاری کە ئێمە ساڵانە ژمارەیەکی زۆر لە گەشتیار لە دەرەوەی کوردستان و لە شارەکانی تری عێراقەوە دێنە هەرێمی کوردستان بە جۆرەی وەرزەکان ئەمانە هەمووی خۆی بۆ خۆی ینی ئەتوانین بڵین خاڵی سەرکەوتنی کابینە نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەو خاڵانەیە کە بەڕاستی پێشتر ئەگەر کاری لەسەر کرابێ بەو ئەندازەی ئێستا ورد و دەقیق کاری لەسەر نەکراوە و نەخراوەتە بواری جێبەجێکردن. بابەتی ڕێگاوبان و بابەتی گەیاندنی بەستنەوەی شارەکان بە یەکتری دیسان یەکێکی ترە لە سیاسەتەکانی ئەم کابینەیە کە زۆر ورد و دەقیق ئێمە گەر جاران وەکو نوکتە باز لەوە بکرایە کە شەمە نەفەر لە هەرێمی کوردستانە دابی نەکرێ ئێستا لە سەرزاری وەزیری ئاوەدانکردنەوە ڕایگەیاندووە کە ئەو بابەتەش ئەو دیزاینی کە بۆی کراوە و ئەو گرێبەستەی کە لەگەڵ ئەو کۆمپانیای بیانیا واژۆ کراوە ئەویش دیسانەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. ئەمانە هەمویان ئەتوانرێ بوترێ شتێک نین کە ڕەنگە ئێستا نەتیجەکەی بە دەربکەوێ بەڵام خۆی بۆ خۆی بە پێی تێپەڕینی زەمن و بە پێی ئەوەی کە ئەم شتانەی کە وەکو باسمان کرد ئەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەو کاتە خەڵکی کوردستان زیاتر ئەزانێکە بەرهەمەکانی ئەم کابینەیە چی بووە. کاک وەرزان دەست خۆش بێ بەس سەبارەت بە بوونمنەوەی کە جەنابەت باس کرد پێم خۆشەوە لەسەر و بابەتە بوەسین کە حکوومەتی هەرێمی کوردستان لە زۆر سێکتەرەوە هەوڵیاوە یعنی وەکوی کە ئەمە تۆڕێک لە ڕایەڵ تۆڕێک لە پەیوەندی بێ لەوەی کە هەر یەکی لەوانە کە نەبوونی نوقسانی بێ بۆ منە جەنابەت باسە ڕێگەوبانت کرد لەوەی کە ئێستا کار بۆ کرێتەنان شەمەندەفەرش لە کوردستان هەبێ و دوو فڕۆکخانەی گەورە لە کوردستان هەیە بۆ بەستنەوەی بە دنیای دەرەوە و هاتوچۆی بینی شارەکان ئێستا لە بەراورد بە ڕابردوو زۆر باشترێکە و ئەوەی کە بینیمان هەفتەی پێشوو کۆتایی هەفتەی پێشوو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و تیمی وەزاری لە هەڵەبجە بەردی بناغەی پرۆژێکی گەورەیان دانا کاکرێ بڵین پرۆژێکی استراتیژیشە لەوەی کە هەم لە ڕووی بەستنەوەی ناوچەکان بە یەکتریەوە و هەم لە ڕووی بازرگانی و کشتتوکاڵ و گەشتیاریش وەکو جەنابەت باست کرد
پێم خۆشە ئەمان ئەم تەوریان لەوە گفتوگۆ بکەین کە بەڕێز باست لەوەکە لە شارباژێڕش داواکاری هەیە بۆ دروستکردنی بەنداو لە هەڵەبجەش داواکاری هەیە بۆ دروستکردنی پرد و ڕێگەوبانی باشتر و سەرپێخستنی ئەو ناوچە کشتتوکاڵانی کە جەنابشە دامەژت پێکرد خوێنەوەچێ بۆی کە حکوومەت هەرێمی کوردستان سەرباری هەندێک ڕێگری سەرباریەوەی کە هەندێک جار گرژیەک دروست کراوە لەوەی کە بەش لە خزمەتگوزارەکان نەگەنە سلێمانی و لە کۆکردنەوەی داهاتی ناوخۆشە لە سلێمانی گیر و گرفتە بوو بەڵام جوهد هەیە لەوەی کە لە کۆتاییە خەڵک زیانمان نەبێت لەوەی کە بە بەڵگەیەوەی کە بەردی بناغی پرۆژەی گەورەترین پرد لە هەڵەبجە دانرا لەم بارەیەوە بۆ چۆنە چیە؟ بەڵێ دیارە چوونی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەڵەبجە ینی خۆی بۆ خۆی پێداویستیەکی زۆر گرنگ بوو چکە بەڕاستی ئەگەر ئەمە بابەتەکە تەنیا لەسەر بابەتی پردی تۆقوت بچوو بکەینەوە ئەوە هەدەفەکەمان ناپێکین لەبەرەوەی سەرۆکی حکوومەت دەمێک بوو ینی ئەوەندەی کە ئێمە ئاگادارین مەبەستی بوو کە سەردانی پارێزگای هەڵەبجە بکە و لە ئەولەویاتی کارەکانیشی بوو کە خزمەت بە دانیشتوانی پارێزگای هەڵەبجە بکە چکە بەڕاستی پارێزگای هەڵەبجە پارێزگایە کە بۆ خۆ دەزانی لە مێژووە قوربانیەکی زۆری داوە و چەند جار بەرهێرشی دڕندانەی بەعس کەوتووە و پێشتریش لانکەی شۆڕش و کۆکردنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بووە لە ساڵانی هەفتاکان تا هەفتا و چوار و ئەوانە بۆیە سەرۆکی حکوومەت بە ئەرکی خۆی زانی کە سەردانی ناوچەکە بکەوە لەگەڵ بەڕێوەبەرانی ئیدارەی پارێزگای هەڵەبجە دابنیشەوە گفتوگۆ بکە وەکو خۆی وتی من هاتووم قسە نەکەم جۆ بگرم بۆی بتوانین بزانین چیەکەین بۆ پارێزگای هەڵەبجە ئەوەی کە لەم قۆناغەیە و لەم بارودۆخەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆ دەزانی ئەو فشارانەی کە لە سەرەتی بەڵام کۆمەڵێک کاری زۆر باش ئەنجام درابووە پارێزگای هەڵەبجە و مەبەستێتی سەرۆکی حکوومەت تەنانەت کە بە پێی یاسای وەبەرهێنان هەندێک ڕێوشێن و با بڵێن ڕێنمایی هەبوو بۆ بابەتی دروستکردنی با بڵێن کەرتی وەبەرهێنان بە تایبەتی کەرتی تایبەتوانە سەرۆکی حکوومەت بە ئیستیسنا ئەم بابەتەی ئەم بڕگانەی لەسەر پارێزگای هەڵەبجە لابرد بۆی وەبەرهێنان زیاتر ڕووبکەنە پارێزگاکە و بژانەوەیکی زیاتر بەخۆی وە ببینێ ئەمە خۆی بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ بوو کە پێم وابێت تۆزێک کەمتر ڕاگەیاندن هینی کردیانی ئەم بابەتەی باس کرد دواتر مەسلەی ڕێگاوبان و بەستنەوەی پارێزگای هەڵەبجە بە ئیدارەکانی گەرمیان و لەولاشەوە بە پارێزگای سلێمانیەوە بە نزیکتر لەو شوێنەی کە ئێستا هاتوچێتیاکرێ خۆی بۆ خۆی ئەوەش هەنگاوێکی گرنگتر بوو و ترانسێتێکی بازرگانی کە ئەگەر سبینێ مەرزی سازانیش بکرێتەوە کە مەرزێکە ئەوە چەند جارە کە داواکرێ بەڵام دیارە بابەتەکە پەیوەندی بە دەوڵەتی ئێرانەوەیە کە وەکو جەدوایەکی اقتصادی ڕەنگە لەم قۆناغا نەیبینێ کە بتوانێت زۆر سوودمەند بێ لە کردنەوەی ئەو مەرزە ئەوەش خۆی بۆ خۆی ینی ڕێگایەکی کورتە کە ئەتوانێت ئەو کاڵا و کەلوپەلەی کە لە مەرزی سازانەوە داخڵەوێ بە کەمترین کات بگاتە پارێزگای سلێمانی و بگاتە ئیدارەی گەرمیان و لەوێشەوە بۆ شارەکانی تری عێراق ئەمە خۆی بۆ خۆی ئەمە ڕووە بازرگانیەکەی لە ڕوویەکی تریشەوە ڕوویەکی گەشتیاری هەیە چکە بەڕاستی بە بۆنەی بوونی ئاوی ڕووباری سیروان ئەو ناوچەیەکی زۆر فراوانە بۆ گەشتیاری و خەڵکێکی زۆر ئەتوانێ سوود لەو ناوچەیە ببینە لەو وەرزانەی کە وەرزی سەیران و گەشت و گوزارە و جگە لەوەش کە بۆ بابەتی داهاتی ڕاوەماسی و ئەو جۆرانی تر دیسان ئەم ڕێگە لەبەرەوە ڕێگەیەکی زۆر خراپ بوو خەڵک ڕەنگە نەیتوانی بێوەکو پێویست ئەوانەی کە کار و کەسابەتیان لەسەر ئەو بابەتەیە بتوانن سوود لەو شوێنە وەربگرن ئێستا ئەوەش دیسان کراوەتەوە دیسان لە ڕووی کشت و کاڵ و زەراعەت و ئەوانەوە ڕێگاکە بۆ جوتیارانی ئەو ناوە بۆ گوندنشینانی مەنتیقەکە سوود و قازانجێکی زۆری هەبووە ئیتر ئەو پرۆژانەی تریش کە بەڕاستی کە دەستی پێکردووە خراوەتە بەرنامەی کاری کابینەکەەوە کە دوای سەردانەکەی سەرۆکی حکوومەت بۆ ناوچەکە هەمویان کاری باشن و دڵخۆشکەرن و خەڵکی پارێزگای هەڵەبجە
بە شێوەیەکی گشتی زۆر دڵخۆش بوون بەم هەنگاوە و هاتنەی جەنابی سەرۆکی حکوومەت و سەرۆکی حکوومەتیش ئەوەندەی کە ئێمە بە مێژووی ئەو چەند ساڵەی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووین ڕێگریەکمان نەدیوە یاخود جیاوازیەک و فەرق و تەوافقێکمان نەدیوە کە بکرێ لە بابەتی دروستکردنی پرۆژە یاخود شتێکی تر بەداخەوە زۆربەی کات مشکیلەکان و گیرروگرفتەکان هەر لە ناو خودی پارێزگای سلێمانی خۆی دروست بووە بە بابەتی ئەو پرۆژەی شەقامی شارڕێی بابانە کە ناسراوە بە شەقامی 100 مەتری کە بەداخەوە مودەکەی ئەوە خەریکە پێما بێت تێپەڕە بێ بەڵام لەبەرەوەی ئەوە چەند ساڵە ئەم پرۆژەیە بەهۆی نەبوونی نەختینەوە لە بانکەکانی سلێمانی نەتوانراوە ئەم پرۆژەیە وەکو پێویست تەواو بکرێەوە هەوڵاتیان سوودی لێوە بکرن و ئەو فشارە زۆرەی کە لەسەر شەقامی 6 مەتری و بازنەی مەلیک مەحموود هەیە لە سلێمانی دوور بکەوێتەوە و خەڵکی شارەکانی تر بتوانن سود لەو ڕێگە ببێنن و لەو ڕێگەوە بتوانن کاروبارەکانیان بەڕێ بکەن. ئەمە هۆکارەکەی بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان نییە ببوورە هۆکارەکەی بۆ ئەوە گەڕێتەوە کە بەشێکی پەیوەندی بەوە بووە کە شوێنی زیادەڕۆ بووە مدەتێکی زۆری خایاندووە تا شوێنە زیادەڕۆکیان لابردووە و ئەو لیژنەی کە ڕاست پێراون بۆ ئەوەی کە زەرەر و زیانی ئەو خەڵکانەی کە بەهۆی شەقامەکەوە تووشی گیرروگرفتە بن بکرێ بە لیست و ئامادە بکرێ و بنێرێ بۆ ئەوەی کە ئەوانە ئەوەی کە زەویەکەی خۆیەتی و مڵکی دەوڵەت نییە قەرەبوو بکرێتەوە دیسان ئەوە نەکراوە و شوێنانی کە باخن کوژانەوەیان بۆ بکرێ و ینی کۆمەڵی ڕێکار بوون ڕێکاری ئیداری بوون وەک لەوەی ڕێکاری تر بوو بێ بەڵام بەداخەوە وا دیارە خەڵکێک بوو نانی لەسەرەوە بوو وای پێخۆش بوو کە لەو سەردەما ئەو بابەتە بە جۆرێک لە جۆرەکان وا لێک باتەوە کە ڕێگریەکان لەلایەن حکوومەتی هەرێمەوەیە بەڵام ئەوەندەی کە ئێمە لە ناو ئیش و کاروبارەکان نبووین ینی بۆ خۆمان دەمانزانی کە بەداخەوە بەشێکی زۆری ڕێگریەکان پەیوەندی بۆ شتانەوە هەبوو کە بۆم باس کردی. کاک بەرزان دەست خۆش بێ بەرە کۆتایی بەرنامەکە ڕوین ئەم قسانەی جەنابەت بردینەوە بۆ ئەوەی ئەگەر ڕێگەوبانێکی باشمان هەبێ ئەگەر کۆمەڵێک بەند و سەد و بەنداوی باشمان هەبێت وەگەرم جددیەتە بەردەوامی هەبێ هەرێمی کوردستان شایانی ئەوەیە گەشەیەکی ئابووری باشتر بکە بۆ نمونە هەر لە بابەتی ئەو پردی تۆقوت کە لە هەڵەبجە بەردی بناغی دانا سەرۆکی حکوومەت ینی هەڵەبجە کۆمەڵێک تایبەتمەندی زۆر باشی هەیە ینی جا لە کشت و کاڵێکەکەی جا لە بازرگانیەکەی بۆ نمونە کۆمەڵی ناوچەی هاوین هەواری گەوری وەکو ئەحمەداوە و ناوچەکانی هەورامان تەوێڵە و بیارە و ئەوانەی هەیە کە بە باوەڕی من ینی هەڵەبجە لە تایبەتمەندیەکانی ئابووریا زۆر دەوڵەمەندە ینی هەم لە ڕووی کشت و کاڵیەوە ئەوەی کە هەناری هەڵەبجە یەکێکە لە براندە ناسراوەکان لەم چەند ساڵی ڕابردوو و لەوەی کە لە ڕووی گەشتیاریەوە چ لە سیروان چ لە هەورامان دەرفەتی زۆر گەورە هەیە لە ڕوانگەی دانەوێڵەوە دەشتی شارە زۆرێکێکە لەو دەشتە پڕبەپیتەکان و هەبوونی ژمارەیەک چەم و ڕووبار و کانیژ لەو ناوچانە بنە هەرەوەی کە زێ سیروان لەو ناوچەیە هەیە ناوچەکەی بەڕاستی زۆر دەوڵەمەند کردووە ینی شایانیەوەیە کە ناوچەکە بە باشتر ببوژێتەوە و خەڵکیش دەخل و داهاتێکی باشتری هەبێت. نازانم بۆ چۆن جەنابەت لەم بارەوە. بەڵێ بێگومان وایە ینی ئێمە تەمەناکەین ئەو بابەتە ینی زیاتر گرنگی پێ بدرێ و دەرکەوت کە ئێمە چەند ساڵە هەموو پشت ئەستوریەکمان بە بابەتی نەوتەوەیە بۆ خۆ دەزانی بە بڕیارێکی محکەمەی نێودەوڵەتی بابەتی نەوت لە ئێستاە لە هەرێمی کوردستان ڕاگیراوە بۆیە بیرکردنەوەی پێشوەختەی کابینەی نوێی حکوومەتی هەرێم بە فرە چەشنەکردنی بابەتی داهات خۆی بەخۆی دەستکەوتێکی گرنگە ئەم دەستکەوتەیش دیسان پێویستی بە دیراسی وردەیە و پێویستی بەوەیە کە هەموو بوارەکان لە بواری گەشتیاری و لە بواری مەسلەی کشت و کاڵ و زەراعەت و لە بواری پیشەسازی کە دیسان ئێمە ئێستا لە سلێمانی کە ناوچەیەکی پیشەسازی زۆر زۆر گەورەیە و زۆرێک لە کارگەکان لە سلێمانی کار ئەەکەن یعنی و ئەگەر زیاتر ئێمە گرنگی بدەین ژێرزەوی ئێمە لە سنووری پێنجێن و هەندێک شوێن خاوەنی
دنیایەک لە کانزایە کە ئەتوانرێت ئەمە جارێکی تر سوودی لێوەربگیرێتەوە وا بکرێت کە هەرێمی کوردستان چۆن توانرا بخرێتە سەر نەخشەی جیهانی لە وزا بۆ بابەتەکانی تر دیسان هەمان سیاست بگیرێتە بەر و گرنگێکی زیاتر بدرێ بە زەوی وزارەکانمان و بە شێوازی چاندنی ئەو بەروبوومەی کە چێنین چکە بەڕاستی لە ماوەکانی ڕابردووە چەند ساڵی ڕابردوو کشتتوکاڵ بە شێوەیەکی هەرەمێکیانە کراوە بۆیە هەمیشە پێویستی بەوەیە کە وەزارەتی کشتتوکاڵ ڕێنمایی خۆی هەبێت بۆی بە شێوەیەکی زانستی بتوانرێت سوود لە ینی لەوێەوە تۆ ئاسۆکە فراوانەکەی بۆ ئەوی بتانی گەشە بدەی بە بوارەکە دیسان بە هەمان شێوەکو جەنابەت ئاماژەت پێدا بەنسبەت شوێنە گەشتیارەکانی ئێمە لە هەورامان وە لە ئەحمەداوە وە لە پێنجوێن ینی پێنجوێن ناوچەی وای تێدایە بڕوا بکە ینی ئەگەر جادە و بان و ڕێگە و ئەوانەی باش بێ لە دەرەوەی کوردستان و وڵاتانی تریشەوە خەڵکی بۆ دێ بەڵام لەبەرەوەی کە سەیرەکەی نەتوانراوە لەم ڕۆوە خزمەت بکرێ و ئەو شتانی کە پێویستە لە شوێنێکی گەشتیاریە هەبێ لە دابینکردنی شوێنی مانەوە و لە بابەتی ئەو پێداویستیانی کە ڕێنمایی ئەکرێ بدرێ بە و گەشتیارانەی کە دێنە ئەوێ ئێمە لەم ڕوانەوە هێشتا ماوەمانە و پێویستی بەوەیە ئەوەش دراسە بکرێ بۆی بتوانرێت بە شێوەیەکی باش ئەو گەشە سندنەی کە کابینەی نۆ خۆی لە بیدایەتەوە هەوڵی بۆ ئەدا بێتە دی و بێتە بەرهەم. کاک بەرزان حامد چاودێری سیاسی سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاڤا و سوپاس بۆ هەموو شیکردنەوەکانت. زۆر سوپاس بۆ ئێوەش. ئەزیزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاڤا تا ڕاڤەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.